قسە و باس و گفتوگۆکەین لەسەر یەکێک لە گروپە موزیکیە هەرە دیارەکان کاویش گروپی موزیکی ڕستاکە. دیارە ڕستاک هەمیشە کار لەسەر زیندووکردنەوەی گۆرانی فۆلکلۆرەکان ئەکات و بەشێک لە بەرهەمی فۆلکلۆری وڵاتان ئەتوانێت زیندوو بکاتەوە. لەم گروپەیە چەندین موزیسیانی بە ئەزمۆن و کۆمەڵێک دەمخۆش و گۆرانی بێش هەن کە کار لەسەر ڕەسەنایەتی ئەکەن. قسە و باسەکەین لەسەر نوێترین بەرهەمیان کاویش ڤیدیۆ کلیپی کەمەرەیە لەگەڵ زۆر بەڕێز کاک فەرزاد مورادی کە ئێستا ڕاستەوخۆ لە ئەستەمبولەوە لەگەڵمانە. کاک فەرزاد سڵاو لێ بێ، وارد باش بە. سلام جنابالی خان و بینەرانی عەزیز هاوڵاتی لە هاوزوانەی لە عەزیز، زۆر خۆشحاڵم کە لە طریق بەرنامەی کوردساتەوە توانین تەک جامعه کوردەوار و مستەقیم قسە بکەم. امیدوارم مسابقه خوب بەڵێ. کاک فەرزاد، ئەمە بە پرسیاری یەکەم بۆ دەست پێ بکەم، ئێوە چۆن کار لەسەر هەڵبژاردننی ئەو بەرهەمە فۆلکلۆریانە ئەکەن؟ سداتان قەت بێ ببەخشید. کاک فەرزاد گوێبیستی منی؟ سداتان ئێستا گوێبیستی منی؟ بەڵێ بەڵێ. ئێوە چۆن کار لەسەر هەڵبژاردننی بەرهەمە فۆلکلۆریەکانەکەن؟ واتە بۆ نمونە گۆرانی کەمەرەی چۆن هەڵتان بژاردووە؟ خود ئەو بەرهەمانی تر کە لە پێشووترا ئێوە زیندویانەکە و جارێکتر لە ڕێی گروپەکەەوە ئێڵێنەوە چۆن هەڵیانە بژێرنەوە بەرهەمانە؟ گروپ ڕستاک لەناو ئێران ئەقوام مختلفێ لەناوی هەسوو ئیمە سعی کردیمە کە موسیقی فۆلکلۆری ئەقوامە بتوانین یەک جوورێک دەرواقع دووبارە تۆلیدی بکەین کە بتوانێت تەک ئەقوامی تر ارتباط بگرین. لەناو موسیقی کوردیش خۆ من و بێزاد زوان دایکیمان کوردی بیە و خوانندەی لە گروهی من تەلاشمانیە بێستا کە دەرکنارە زوان دایکیمان کە زوان کوردیە بتوانین موسیقی و زوان منطقەی لە تر ئێرانیش کار بکەین و بتوانین دەرواقع بازافەرینیە ئی کارە ئەنجام بدەین. باشین، سداتان خوب؟ بەڵێ بەڵێ. کاک فەرزاد، ئێوە گروپەکەتان بەوە ناسراون کە بەرهەمەکانتان شێوازێکی فۆلکلۆری پێوە دیارە یاخود زۆر پارێزگاری لە ڕستەنایەتیەکەن. ئەم بەرهەمەشتان بە هەمان شێوەیە و ئەگەر باسێکی بەرهەمەکە بکەی نووسینی با بڵین گۆرانیەکە یاخود تێکستەکەی و تەواوکردنی بەرهەمەکە چۆن بووە؟ بەڵێ. خب من سداتان خاص نیاشم، باس بەخشید ئەمکانی هەیە دووارە تکرار بکەین؟ بەڵێ. گروپەکەی ئێوە گروپێکن کە زۆر پارێزگاری لە فۆلکلۆر و لە ڕستەنایەتیەکەن، بە هەمان شێوە ئەم بەرهەمەش ڕەچاوی ئەوتان کردووە؟ بەڵێ. گوێت لێمە؟ بەڵێ بەڵێ. پرسیارەکەم دووبارە بکەمەوە کاک فەرزاد؟ خواهشکەم خواهش. ئەگەر باسێکی وردەکاری کلیپەکەمان بۆ بکەی، تێکستەکەی، ئاوازەکەی، کارەکانی چۆن تەواو بووە؟ پرسیارەکەم گۆڕی. بەڵێ بەڵێ خواهش. کارێ کەمەرایە کارێکە کە حدود 50 ساڵ پێش لە منطقەی کرماشا یەکی لە ئوستادەی لە ئاواز معروفە کرماشا بەناو حشمەتولا لۆرنەژاد خوانندەی خۆشسەدای کرماشایی دەرواقعی کارە خوێندیە. ئیمە لەناو این کارە سعی کردینە کە لە چەند ملودیە کوردی استفادە بکەین. یەکی لە ملودیەکان ملودی کەمەرەیە، ملودی تر مەسەن ملودی قاسمخانە لە ملودیە لە چاپلا استفادە کردینە. لە تەرکیبی چەند ملودیە ئی گورانیە دروست بووە. موضوع تر یەسە کە یە تەفاوەتێک لەناو ئی کارە کەمەرایە تەکارەی لە تر کوردی ڕستاک هەیە. سعی کردیمە لە ئەلمانە فەرهەنگ و کوردی استفادە بکەین. مەسەڵەن لە لەباسەی لە کوردی ئەڕە ئەوەڵین بار استفادە کردیمە لەناو کارەکانمان بۆ خاترێکە ڕستاک موسیقی ملەتەیل و ئەقوامی ترێک شراکەیت
ناتوانێت هەمیشە لەباس کوردی فقط بپوشێت ولی نەنامی کارە بخاترێککە نیشان بیم کە من و بێزاد کوردین سعی کردیم لە جلوبەرگە کوردی استفادە بکەین و لە ناو لەباس ژانیارەی لە خاتومانیش لە سەربەنەی لە کوردی استفادە کردیمنا و ئەڕە ئەوەڵین بار تەماشاچیە ئی کارە دێنێت کە گروهی ڕاستاک لە هەڵپارکی کوردی استفادە کردیا ئێمە تواستیم بۆ کەسێک کە کوردین بزانن کە ڕقس کوردی چۆنە و بعد ڕقس کوردیشە ئەگەر ناوی کلیپە تەماشا بکەین بینین فقط من و بێزاد لەباس کوردی پوشاینە بۆ خاطرێککە من و بێزاد ناوی گروه کوردیم ئەم ژانیاری تر یا فارسن یا تورکن یا وەزوانەی لەتر زواندایکیان زوانی ترە ولی بۆ خاطر علاقەی وە فەرهەنگە کوردیان هەست سعیکردنە کە ئی ڕقس و هەڵپارکی کوردی یای بگرن و بێزاد و پێیان یای داست کە هەڵپارکی کوردی بکەن و ئەڕە ئەوەڵین بار ئی کارە گروه ڕاستاک ئەنجامدا و ئێمە سعی نەکردیم بازیکەری لە خارج لە گروپاریم و سعی کردیم لە تەمرینە فرە بتوانین خۆمان ئی کارە ئەنجام بیم کاری تریش کە هەمیشە گروپ ڕاستاک ناو گورانیەکانی ئەنجام داست سعی کردین لە سازەی لە ئینسترومنتەی لە فولکلۆرە هەر منتەقەی استفادە بکەین ئێمە لە ناو کارە کوردیە لە سازە سوڕنا دەوڵ ساز دیوان دوتارە کورمانجیە دەف استفادە کردینە بۆ خاطرێکە نیشان بیم کە موسیقای کوردی ئەم سازەی لە ناو موسیقای کوردی هەست دەرمەجموعی کارە نزیکی یەک هەفتە است کە لە ناو فەزای ئینتەرنێت قەراری دایمنا لە ناو کاناڵی یوتوب ڕاستاک میوزیکە و خیلی مەمنونیم لە کوردەوار عزیز کە هەمیشە و گروپ ڕاستاک لطف داشتنە و ئێمە باعث سەربەرزی من و بێزاد بینە لە ناو گروپ ڕاستاک کە هەمیشە گروپ ڕاستاک فەرهەنگ و کوردی دوست داشتنەوە عشق داشتنەوە ئی فەرهەنگە و هەمیشە دەستبوس و دواگوی تەمام کوردەوار عزیز هەیمن کاک فەرزاد باسێک لە نێو ئامێرەکانی نێو گروپەکە بکەین بزانەوە ئامێرانە چین کە ئێوە بۆ زیندووکردنەوەی بەرهەمێکی فۆلکلۆر بەکارێن دووبارەی کەمەوە پرسیارەکەم کاک فەرزاد باسێک لە ئامێرە موزیکەکان بکەین کە ئێوە بۆ بەرهەمێنانی بەرهەمێکی فۆلکلۆری بەکارێنن چین ئامێران نازانم چوو بۆ زەمان دایکی مەبەستم لە ئامێرە موزیکەکانە وەکو ساز و دەف و ئەو بابەتانەی کە ئێوە لە نێو گروپەکەیە بەکارێنن ناویم بەخشی ئامرانە نازانم چە بووە زمانی کوردی و ئێوە نازانم چە بووە زمانە خۆمان نازانم باشە کاک فەرزاد مەبەستم لە ئامێری موزیکیە ئالەتی موزیکی گورانی کوردیەکان یا هەم گورانیە لتر نا بۆ هەموو بەرهەمەکان چونکە ئێوە کار لەسەر زیندووکردنەوەی فۆلکلۆر ئەکەن ئەو ئالەتە موزیکانە کامانن کە زۆر گرنگی پێیان لە گروپەکە ئێمە یە سری سازەی لە یە سری ئینسترومنتەی لە سابت دریم وە ناو گروپ کە سازەی ئێرانیین جۆرێ تار و ئود و کەمانچە و تۆمبەک و ئەم سازەی لە سابتن سازە قانونیش ولی سازەی لەترێک هەیە کە فقط لە ناو منتەقەی لەتر هەست جورە مەسەڵەن لە منتەقەی کوردستان یە جور سازەی هەست لە منتەقەی ئازەربایجان سازەی لەتر ئێمە سعی کردیمە لە ئەم ئینسترومنتالە وە ناو گرومان استفادە بکەین مەسەڵەن لە منتەقەی ئازەربایجان وەختێک دوایم کارە ئیجرا بکەین حتمما لە سازە قوپوز استفادە بکەین لە سازە باڵابان استفادە بکەین یا مەسەڵەن لە منتەقەی جنوب ئێران سازێکەوە ئسمە نەیانبان کە سازێکە جورە دزەلە ولی وەسڵەوە یەک دەرواقع پوستە کاوڕ وەسڵیە و گشت ناسنێ ئەم سازە مربوط بە منتەقەی جنوب ئێرانە لە ناو میکاریشە کە هەرجوو کە خدمەتان عەرز کردم سازە سڕنا و دەوڵ و دەف کوردی هەیە و
ساز باقلما یا هەو دیوانە و ساز دوتار که مربوط به منطقه کرمانجەی لە شمال خوراسان. بەڵێ باسی ئەوەت کرد کە زۆر لە ئامێرە فۆلکلۆرەکانی ناوچەکانی تر سوودتان وەرگرتووە هۆڵتان داوە کە بهێنە ناو گروپەکەی خۆتان تا چەندێک هەوڵتان داوە کە سوود لە فەرهەنگی ناوچەکانی تری کوردستان و بەرگرن لە بەرهەمەکانتانە و ڕنگ بداتەوە؟ ئێمە سایەکەین کە دەرواقع وەختی بەرهەمێک لە منطقە ئیجراکەین ئەگەر قرارە سازێک لە کل ئێران استفادە بکەین ولی ئەگەر قرارە سازێک تر فۆلک استفادە بکەین سازێک بوت لە ناو فەرهەنگە بوو. مثلا ئێمە ناتوانستیم کە لە سازێک استفادە بکەین کە لە منطقەی جنوب ئێران بوو کوردی نییە ولی وە ناو کار کوردی استفادە بکەین. تا ئەلانی کارە نەکردیمە. سعی کردیمە کە ئەم سازەکە عنوان ساز فۆلکلۆر معرفیکەین ڕەبتی بووە ئەم موسیقی کە لە ئەم منطقە کارەکەین. فەرزاد بۆ زیندووکردنەوەی بەرهەمێک ئێوە هەمان تێکست و هەمان ئاواز کاهی فۆلکلۆرە دووبارە بەکاری ئەهێنەوە یاخود گۆڕانکاری تیا ئەکەن هەم لە ئاوازەکە دەستکاری تێکست ئەکەن؟ سەیەکەین تەلاشمان هێستا کرد موسیقیە شێر و مێلودی ئەو شێر و مێلودی قەدیمیە کە مربوط بە ئەو گورانیەسە استفادە بکەین. یعنی ناتوانیم کە شێرەکە تاغیر بین مەگەر یەکە شرایطی وجود بە کە مەجبور بین این کارە بکەین. تا ئەلان کەی کارە نەکردیمە هەمیشە سعی کردیمە لە شێرەی لە قەدیمی استفادە بکەین لە موسیقی لە قەدیمی خۆمان استفادە بکەین و بتوانیم لەوە زوانەتر گورانیە ئەجرا بکەین کە ئەڕان نەسڵ جەدیدیش بتوانێت ئەو ارتباطە تەک ئی موزیکە بەرقەرار بکرد. مثلا شاید موسیقی کەمەرای ئەسلەکەی گوش بکەین ببینین ئەسن تەنزیمێک تر دەرێ شکلی تر سازبەندی تر دەرێ ولی خۆ ئی کارە توانین یە جووری تر بوو کە بوو جوانە نەسڵ ئەلانیش بتوانێت ارتباط بەرقەرار بکەی وەگەر ئی موزیکە و حتا کەسەی لە کە کورد زوانیش نین بتوانن وەگەر ئی موزیکە ارتباط بەرقەرار بکەن. ئێمە هەدەفمان یەسە و هیچ ئیسرارێکیش نەیریم کە حتمەن موسیقیەکە وەو ئەساڵاتە قەدیمی ئەجرا بکەین کە قەبڵەن بیە بۆ خاتریەکە ئوستادەی لێ قەدیمی کی موسیقی ئەجراکردنا و بهترین شکل ئەجراکردنا و ئێمە ئیسرار نەیریم کە حتمەن بتوانیم کۆپیە ئەو کارە ئەنجام بدەین. باشە کاک فەرزاد پلانی داهاتووتان پرۆژەی داهاتووی گروپەکەتان چییە؟ ناو ئەم بۆ خاطر بیماری کۆرۆنا کە یە 2 ساڵە دەرگیری گشتی هونەرمەندەی دەرگیری بینە خۆ بەرنامەی لیمە بۆ خاطرێکە گروپ ڕاستاکی گروپێکە کە بیشتر کارێ کۆنسرت بیە بەرنامەی لیمە خۆ خیلی تاقیر کرد و بۆ خاطریە تەسمیم کردیم کە ئی ئالبومە با ڕاستاک بەڕەقسە ئامادە بکەین وەلێک چەند دانە کۆنسرت ئانلاین و ناو ئی مدەت 2 ساڵە ئەجرا کردیم ولی در ئایندە بەرنامە دریم بۆ هەم تورە کۆنسرتە ئوروپا ئەمریکا کانادا ئوسترالیا جایلی تر و هەتا توانیم ئەگەر ئیمکانی بوو لە ناو وڵات کوردستان حتمەن تورێک بنینەوە و شارەی لە کوردستان و ئومیدواریم کە لە ناو شارە سلەیمانیەش بتوانیم دەرخدمەتان بین بۆ خاطرێکە شەبەکەی کوردساتیش ئەوەڵین کۆنسرتێکە لە شارە سلەیمانیە ئەجرا کردیم شەبەکەی کوردساتیش دەرواقع گروپ ڕاستاک داوات کرد ئومیدوارم بتوانیم لە شارەی لە کوردستان عراقیش بتوانیم ئەجرا بکەین یە بەرنامەیەکە کە بۆ ئایندە دریم ولی خۆ باید بزانیم کە ئی بیماری کۆرۆنا کەی تەمام بوو و کە ڕاحەت مردم بتوانن بانە کۆنسرت ئێمە حتمەن خیلی منتەزرین کە ئەو ڕۆژە بڕاستێ کە بتوانیم لە خزمەت مردم کوردەوار عزیز بوو.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرزاد مورادی هونەرمەند، زۆر سپاس بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ لە شاری ئەستەمبوڵەوە لەگەڵمان بوویت و قسە باس و گفتوگۆمان کرد لەسەر نوێترین بەرهەمی گروپی ڕاستاک کە ئەویش ڤیدیۆ کلیپی کەمەرەیە. دووبارە سپاس بۆ بەڕێزت.